سۆنامی گەردەلوولی مەرگ. کوڕ دەڵێت ئاو ئاوەدانی، بەڵام لە سۆنامیدا پێچەوانەیە. لە شوێن ئاوەدانی کاولکاری دەخوڵقێنێ، لە شوێن ژیان مەرگ بەرهەمدێنێ، لە شوێن جوانی تراژیدیا دەسازێنێ. لە سەرەتای ژیانەوە مرۆڤ لە کەناری ئاوەکاندا نیشتەجێ بووە، چونکە لە پاڵ خواردنەوەدا سەرچاوەیەکی باشی دەستخستنی خۆراک بوون، بەڵام ئەو بڵاوبوونەوەیە بێمەترسی نەبووە، بەردەوام ڕوبەڕووی لافا و شەپۆل بۆتەوە با پێی قەبارەی دەریا و زەریاکان. سۆنامی شەپۆلە گەورە مەترسیدارەکە. لەگەڵەوەی هەندێک سەرچاوە وشەکە دەگەڕێنەوە بۆ تامیلیەکان، بەڵام سۆنامی وشەیەکی ژاپۆنیە بۆ واتای کەنار دەریا دێت. ئەو ناوە کاتێک بەکارهات کە ڕاوچێ ژاپۆنەکان لە کۆندا دەچوون بۆ ڕاو، کاتێ دەگەڕانەوە گۆڕانکاری گەورە لە قەراغ یان لێواری دەریاکان ڕووی دەدا. هۆکارەکانی دروستبوونی سۆنامی. یەکەم، هۆکارە ژینگەیەکان. ئەم هۆکارە خۆیان دەبیننەوە لە تەقینەوەی گڕکان، بوومەلەرزە، با ترازانی پلێتە تەکتۆنیەکان. دووەم، هۆکاری مرۆیی. ئەو هۆکارانە پەیوەستە بە چەکە قورسەکانی وەک بۆمبی ئەتۆم و بۆمبی هایدرۆجینی و تاقیکردنەوەیان لە ژێر زەوی یان ژێر زەریاکان. سۆنامی بە سێ قۆناغدا تێدەپەڕێ. یەکەم، قۆناغی دروستبوون. دووەم، قۆناغی بڵاوبوونەوە. سێەم، قۆناغی نقمبوون. چۆنێتی دروستبوونەکەی. سەرەتا شەپۆلێک لە شێوەی بڵقێکی ئاسایی دروست دەبێت و دەچێتە ناوەوە. دواتر بەهۆی پەستانەوە ئاوەکە ڕووە و سەرەوە دەکشێت. بەرزی شەپۆلەکە لە ناوەڕاستی زەریاکەدا مەترێک دەبێت، بەڵام کاتێ دەگاتە کەنار 50 مەتر بەرز دەبێتەوە. هەندێک جار بەرزەکەی زیاترە. ڕادەی خێرایی شەپۆلەکە 800 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا و پانێکەشی دەیان کیلۆمەترە. خێرایی سۆنامی بە ڕادەیەکە کە خەڵکی ئەو ناوچانە دەرفەتی ڕاکردنیان نامێنێ. لە ئێستادا هەندێ وڵات ئامێرێکیان لە کەنار زەریاکان جێگیر کردووە کە لە بەرزی و نزمی ئاوەکە دەنگێک دەردەکات، وەک ئاماژەیەکی پێشوەختە بۆ ڕوودانی سۆنامی. ژاپۆن کە لە سەدا 17 سونامیەکان لەوێ ڕوودەدات، ئامێری شووتی دەنگ بەرزکەرەوەی جێگیر کردووە. بەشێک لە ڕووداوەکانی سۆنامی. سۆنامی کریت ساڵی 1650 بەر لە زاین کە بەهۆی گڕکانی سانتۆرین زیاتر لە 100 مەتر لە هەستی ئاوەکە بەرز بۆتەوە. ساڵی 1755 سۆنامی لیژبۆنە بەهۆی زەمین لەرزەوە زیاتر لە 100,000 کەسی کوشت. ساڵی 1896 سۆنامی لە وڵاتی ژاپۆن ڕوویدا و کارەساتێکی گەورەی بە دوای خۆی داهێنا. 21 کانونی یەکەمی ساڵی 1946 سۆنامی لە دوورگەی هۆنشۆی ژاپۆن بەهۆی بوومەلەرزەوە ڕوویدا، زیاتر لە 2000 کەس گیانیان لەدەستدا و بە ملیۆنان کەس ئاوارە بوون. ساڵی 1950 سۆنامی لە وڵاتی شیلی بەهۆی بوومەلەرزەیەک کە بە گوڕی 9.5 پلە بوو ڕوویدا. ساڵی 1952 سۆنامی لە وڵاتی رووسیا ڕوویدا، زیاتر لە 5000 کەسی کوشت. ساڵی 1960 سۆنامی شیلی کوژرانی 2000 کەسی بە دوای خۆی داهێنا. ساڵی 1988 سۆنامی لە وڵاتی کینیا زیاتر لە 2200 کەسی لەناو برد. ساڵی 1992 سۆنامی لە نیکاراگوا ڕوویدا. ساڵی 2002 سۆنامی تامیل نادۆ لە دارستانێکدا ڕوویدا و کە زیاتر لە 8244 داری لە ڕێگەوە هەڵکەن، وەک بەهێزترین سۆنامی ناوی چووە کتێبی گینس. 26 دوانزەی ساڵی 2004 سۆنامی لە کەناری سۆماترا لە وڵاتی ئەندەنوسیا بەهۆی بوومەلەرزەوە ڕوویدا و بووە هۆی مردنی زیاتر لە 230,000 کەس کە بە کارەساتبارترین سونامی دانرا. ساڵی 2011 بەهۆی تەقینەوەی وێستگەی ئەتۆمی فۆکۆشیما لە ژاپۆن بوومەلەرزەیەکی بەهێزی دروست کرد و سۆنامی بە دوای خۆی داهێنا و بە هەزاران کەس تەناو چوون. لە سەدەی 20ەوە 769 سۆنامی ڕوویداوە کە زۆرینەیان لە وڵاتی ژاپۆن بووە. بۆ کەمکردنەوەی کارەساتەکان ژاپۆن دیوارێکی لە کەنار دەریا دروست کرد و پێی دەڵێن دیواری سۆنامی.
ئەو زاراوەیە لە ئێستادا هاتوۆتە ناو دنیای سیاسەتەوە و سیاسیەکان بۆ ئاماژەکردن بە تەقینەوەیەک لە ئاستی سیاسی کۆمەڵایەتی گزارشتی تسۆنامی بەکاردێنن و چەندین بەرە لە وڵاتان بەو ناوەوە چالاکی سیاسی ئەنجام دەدەن.